خطا نکن، با غریبه ها وفا نکن. زندگی رو باختی دل من، مردم رو شناختی دل من. زندگی رو باختی دل من، مردم رو شناختی دل من. داریوش ئیقبالی هونەرمەندێک جیاواز لەوانی دی لە نێو فەرهەنگی میوزیکی وڵاتی ئێراندا لەدایک دەبێت. ئەو وەک چۆن بە بوێری نوێگەری لە نێو میوزیکی وڵاتەکەیدا دروست کرد، هاوکات بە دلێری و بە دەنگی بڵند هەمیشە هاواری بۆ ئازادی کردووە. لەبەر ئەوەی ئەو بە تەنها گۆرانی بێژ نەبووە بەس، بەڵکو ئەو گۆرانی بە ئامڕازێک زانیوە تاکو لەو ڕێگەیەوە خەمی خۆی و هاونیشتیمانیانی بگەێنێتە گوێی دەسەڵات. لەسەر ئەو هەڵوێستەشی بەردەوام لە وڵاتەکەیدا دووچاری بەندکردن بۆتەوە. اگه هم صدام بودی، اگه هم صدام بودی، هیچکی حریفم نمیشد. کوه اگه روشونه پام بود، کمرم خم نمیشد. تو اگه خواسته بودی، آخ تو اگه خواسته بودی، تو اگه مونده بودی، موندنی ترین بودم. عمر صدام کم نمیشد. اگه هم صدام بودی، اگه هم صدام بودی، هیچکی حریفم نمیشد. کوه اگه روشونه هام بود، کمرم خم نمیشد. داریوش لە ساڵی 1950 لە باوانێکی بەڕەگەز ئازەری لە شاری تاران لەدایک بووە. سەرەتای ئاشنابوونی ئەو بە هونەر هەر لە قۆناغی خوێندنی سەرەتاییەوە دەست پێ دەکات. لەو دەمەدا لە زۆربەی چالاشەکانی خوێندنگاکەیدا لەسەر ستەیج و بە تەنها گۆرانی چڕیوە. هەر لە تەمەنی منداڵیدا خانەوادەکەی کۆچ دەکەن بۆ شاری کەرەج و دواتریش بۆ شاری سنەی کوردستان. هەر بۆیە لە سەرەتای لاوێتیدا ئاشنای میوزیکی فۆلکلۆری کوردی دەبێت. ئەو لە تەمەنی 20 ساڵیدا لەگەڵ حەسەن خەیاتباشی هونەرمەندی ناوداری ئێران ئاشنایەتی پەیدا دەکات. خەیاتباشی سەرسام دەبێت بە دەنگی داریوش و هەر لەو ساڵەدا گۆرانێکی بۆ تۆمار دەکات و لە تەلەڤیزیۆنی ئەو کاتەی تاراندا بڵاوی دەکاتەوە. داریوش بە یەکەم گۆرانی دەنگی بە هەموو ئێراندا بڵاو دەبێتەوە و لێرە بەدووە سەرەتای ناوبانگی ئەو دەست پێ دەکات. توی سینه قلبم انقدر نلرزم، ای فلک ای بانی افسونگری ها، با دلم کمتر کنی بازیگری ها. هر که هستی هر چه هستی، بس کنی نامهربونی. هر که هستی هر چه هستی، بس کنی نامهربونی. دواتر داریوش وەک هونەرمەندێکی لاو و خاوەندەنگێکی نەرم و جیاواز لە هونەرمەندانی دی درێژە بە کارە هونەرەکانی دەدات. ئەم دەنگە نوێیە کاریگەریەکی گەورە بە دوای خۆی دادێنێ و هەوادارێکی زۆر بۆ خۆی ڕادەکێشێت. لەلایەکی دیکەوە بەهۆی هەڵبژاردننی تێکستەکانی کە گوزارش بوون لە ناخی ئازادی خوازی و تاگەرایی، داریوش خۆشەویستیەکی کۆمەڵایەتیشی بۆ خۆی ڕاکێشا بوو. هەر بۆیە لەسەر ئەو هەڵوێستانەی کە لە سەرچاوی باوەڕێەوە هەڵدەقڵان چەندین جار دووچاری بەندکردن و سزادان بۆتەوە. از پس پرده نگاه کن، مثل شطرنج زمونه. هر کسی مثل یه مهره توی این بازی میمونه. یکی مثل ما پیاده، یکی 100 سال سواره. یه نفر خونه به دوشه، یکی 2 قلعه داره. یه طرف
همه سیاه و یه طرف همه سفیدن، روبروی هم یه عمره ما رو دارن بازی میدن. داریوش کە گەیشتە لووتکەی ناوبانگ بەردەوام سەرقاڵی ئامادەکردنی کۆنسێرت بوو بۆ هەوادارانی، دواتریش لە 2 فیلمی سینەماییدا ڕۆڵی گێڕا، بەمەش هەوادارێکی زیاتری لە خۆی کۆ کردەوە، بەڵام ئەم ناوبانگەی ئەو نەیاریشی بۆ خۆی پەیدا کردبوو، هەر بۆیە لە کاتی یەکێک لە کۆنسێرتەکانیا یەکێک لە ئامادەبووان کە گومان دەکرا خۆشەویستەکەی ڕابردووی بێت تێزابی کرد بە ڕوخساری داریوشدا. ئەم ڕووداوە ماوەیەکی زۆر داریوشی لە گۆرانی دوورخستەوە. پاشانیش بەهۆی بەردەوامی بەکارهێنانی مادەی مۆرفیمی ئازارشکێنەوە داریوش دووچاری بەکارهێنانی مادەی هۆشبەر بوو کە تا چەند ساڵێک لەمەوبەر توانی بە تەواوەتی لەو ئالوودەبوونە ڕزگاری بێت. خونه هامون پر نرده، پشت هر پنجره پرده، قفص ها پر پرنده، لبای بدون خنده، چشما خونه سؤاله، مهربون شدن محاله، نه برای عشق میلی نه کسی به فکر لیلی. کاش تو قهوه شقایق بشینیم توی یه قایق، بزنیم دلو به دریا، من و تو تنهای تنها. داریوش لە سەردەمی شای ئێراندا زۆر جار بە بۆنەی ئەو هەڵوێستانەی کە لە گۆرانیەکانەوە دەری دەبڕی دووچاری ڕەخنە و سزا دەبەوە. بەڵام پاش شۆڕشی ئیسلامی ئێران داریوش وەک زۆربەی هونەرمەندانی دیکەی وڵاتەکەی ڕوو دەکاتە تاراوگا و لە وڵاتی بەریتانیا دەگیسێتەوە. بەڵام لە غوربەت داریوش ڕەخنەکانی تونتر دەکاتەوە لەبەر ئەوەی وڵاتەکەی دووچاری تەلبەنێکی سیاسی دەبێت کە ئیدی کارە هونەرەکانی داریوشیش دەبنە کارێکی یاساغ. بۆیە ئەو وەک هەمیشە هەڵگری خەمی هاونیشتیمانانی وڵاتەکەی بووە و تووڕەتر لە جاران تێکستی گۆرانەکانی دادەڕشت و بە دەنگێکی بڵندتر لە جاران هاواری ئازادی دەست پێ کرد. زنبون عبوسی که گویی می نوروز در جام همه ریزد و در جام شما نه، وانگون شبان دوده که با صبح بهاری شام همگان می گذرد شام شما نه. کام همگان با روا کام شما نه، ایام همه خورم و ایام شما نه. ئەو جگە لە گۆرانی وتن لە دەرەوەی وڵات دەستی کرد بە ئەنجامدانی کاری پەروەردەیی و خێرخوازی. پاش ئەوەی لە ئالوودەبوونی مادە هۆشبەرەکان ڕزگاری بوو لەگەڵ دوو پزیشکە تایبەتەکەیدا ڕێکخراوێکی بۆ ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان دروست کرد. پاشانیش بووە ئەندامی ڕێکخراوی لێبوردنی گشتی نێودەوڵەتی. ئەو لە مێژووی کاری هونەریدا 25 ئەلبومی گۆرانی بەرهەمهێناوە کە ژمارەی گۆرانەکانی زیاد لە 200 دانن. لەم دوایانەشدا وەک بەناوبانگترین گۆرانی بێژی میوزیکی هاوچەرخی ئێرانی لە فیستیڤالێک لە وڵاتی بەحرین خەڵاتی ڕێزلێرانی پێبەخشرا. ئێستا ئەو تەمەنی 64 ساڵە و لەگەڵ ئەوەی بەردەوامە لە کاری هونەری، بەڵام هەمیشە لە خەونی بەدیهێنانی دۆخێکی سیاسی ئارامە لە وڵاتەکەی تا دوجار بە زێدی لەدایک بوونی شاد بێتەوە. که دلتنگ پایدش آزادی زندگی زندونه، وقتی نباشه شادی آدم که غمگینه دنیا براش زندونه، ما بین 100 میلیون بازم تنها میمونه، دنیای زندونی بیماره.
دوباره باز خواهم گشت، در گلخانه ها را باز خواهم کرد، تمام آسمان را آبی پرواز خواهم کرد، تو را در کوچه های کودکی آواز خواهم کرد.